بەچالاکی ژێرا بەشداریم کرد سپاس بۆ پلەی یەکەمە دەزینا نەفەس درێژی تقریبا تا 3 دقیقە دەسیە من بەس هەگویتان وەرە دەری ئەگەنا کاتم مابووش بەس گوتان نەفەر خلاص وەرە دەری يعني بلاي يكمل بدأ بله الحمد لله بەشداری کردووە بله ساڵەکانی بەشداری کردووە پلەی دووەمە دەزیناوە ئەوسا پلەی یەکەم دەزینا بلاي يكمل بدأ زيناوە لە توانەتدا زۆرترین ماوە لە ژێر ئاو مابی چەندە هەتا 3 دقیقە پێترکە دەترکە ئەوها بله دالیەوە ناو زیمەڵان کردو ڕێهێنامسە کردو بەس ئێستا تقریبا زۆر باشتر چاو پێشتر جگارە و نێرگیلە کاریگەری هەیە لەسەر نەفەس درێژی طبعا جگارە نێرگلا تایگەر ئەوشنا زۆر کاریگەری ئەم زوانە بەکارناێنم وەڵا سوپاسی ڕێکخەری ئەمە یاریانەکەم بەڕاستی کارەکان زۆر جوانە لێرە مەڵەوانی چاچی تێدا بەعام مەلوانە گسکە گۆرەیان مەلوانە چاوان بخێر بێن چاوان